داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ، قەت بەرناگرێ، سەر بەخۆی بێ فیداکاری ئەبەت سەر ناگرێ. سربەستی وڵات ئاواتی لە مێژینەی گەلە، هەر بۆیەش کاروانی خەباتی کورد هەرگیز نەوەستاوە و ئەستێور نەبووە. شۆڕژە یەک لە دوای یەکەکان و قارەمانەتی نواندنی ڕۆڵەکانی گەل لە درێژەی مێژوودا سەلمێنەری ئەم ڕاستیان. خەباتکار و دڵسۆزی نیشتیمان بەڕەوەیان بە سنووری دەستکردی دوژمن نییە و لە هەر پارچێکی نیشتیمان دەرفەتە بێ ڕۆحی شۆڕەژێڕانەیان لەوێ جێگیر دەکەن. لە منتەقەی هەڵەوجە و زەمبەقیا گەورە بوو، لە لای پورەی باوکم خوشکی باوکم. تەنیا ئامۆزایکی باوکمە ئەناسی سەرپەل بوو، بە نای مەنوچەربەگ و بەناوبانگ بوو. تە زەمانێ خۆم ڕامەعەرەفی کرد، وتی باوکی مامۆیتی ئەمە تۆیژی بۆ مناڵکاری ناتوانی. وتم قەبوڵمە، وتی برسێ وێ تێنگێ وێ فەنگەکە لێ ئۆزن خەوە پیاکەوێ هەرچی بەرنامەیەتیوە سەرتا ئاکوژێت لە مۆقەیەکە لە شوێنێکی ئاکوژای کەزا و ڕۆزێتەوە. وتم خەی ناکە قەبوڵمە، قبول بە بۆ مافی حەقی کورد و بە سەرگەرایەتی جەنابی سەرۆک بەرزانی ئێمە هەرچی بکەین خانزاد نەکەین زەرەر ناکەین ئینشەڵڵا. چون مە تەشریفی بارزانی هەرساگە بۆی حەقێکی میلەتەکە. ئەگەر من نەیکەم و ئەو نەیکا و ئەی نەیکا کێ بیکا؟ ئێشێتە سەو جەمعی دەست لەسەر قووە لەخوا ڕاپەڕین مێژوو بکەین. کۆڵم نەداوسی تر باوکی مامۆتی خۆتە زانی. مێژ قەبوڵەکەم ئینشەڵڵا تەحمل بکە بۆ چەند وەختێکی تر چەکیان لە خزمەتە لە پێناوی خاک و ئاو وەتەنە لە بەرامبەری حیزبی بەحسا تێ ئاکۆشین و تاوە ماف و حەقی خۆمان نەگەین و بە هومێتی خوای گەورە و پەروەردگار و باری تەعالا. حەمەی سەیبارام لە هەڕەتی لاویدا بە بیستنی ناوی شۆڕژ هەستی دێتە جۆش و خڕۆش و بەبێ سێودوو دەپەڕێتەوە گەرمێنی وڵات و بە شانازیەوە بەرگی پێشمەرگایەتی دەپۆشێ و لە تەمەنی 18 ساڵیدا ڕێگای دژواری خەبات هەڵدەبشێرێ. گەلێک مرۆڤی لێهاتوو سوچێکی بەڕێی کوردایەتیان هەڵگرت تا بیگێنە مەنزڵ و هەوارێک بۆ حەسانەوەی گەل ئاوەدان بکەنەوە. ئافراسیاب ڕۆستەمی هەڤاڵی دەمی شۆڕشی کاک محەممەد لە تەمەنی 11 ساڵیدا ڕووی لە باشووری وڵات کردو و لەگەڵ دەستپێکی شۆڕشی ئەیلول چەکی شەرەفی کردوتەشان و لەو دەمەوە لەگەڵ حەمەی سەیبارام هاوڕێ بوون و ئەم هاوڕێتیە تا ئێستاش بەردەوامە. گەلۆ ئەم دۆستایەتیە سەرچاوەکەی لەکوێیە؟ بێگومان لە ناخی هەستی کوردانەی ئەواندایە. ئەوەل لە بەوخەی ئەوەی مناڵیانی پێگەیگە لە عێراقە ژیانی بردەسەر ئەوەم لە زەمانێ ئەم شۆڕشە هەرسا ئەمیش ئەو پەڕیشان دۆشانی ئەو مردمە هەرسا و هەرس و عەمەلی خۆی ئەنجامدا. جەماعەتی ئێمە جگە و ئێلی ناوەر هەورامیاوین. ئیتر ئەمیش جەماعەتێکی زۆرن هەر ئێناخی و جوانڕۆی کاک محەممەد وەختە ناسی و بینیم. 3 مانگ 5 دینارانەدا پێمان ئیتر لە خەڵک وەخوێ یەکردین لە ماڵانە و فشەک و 4 مانگجارە 5 دینارانەدا و ئەوە حقوقمانەوە. ئیتر ملەت خۆی وە خوێنی خۆی لەسەر ژیانی خۆی شەڕێ کرد. مردم هەر کۆڵی نەدا تا حیزبی بەعسی هاوردە چۆکە. دەوڵەتێکی زاڵم و کەسی نەیە پارێز لە دەستپارێزی نەیەکرد، نە لە شوار نە لە وەرزێر نە لە جوتیار کەسی نەیە پارێست. هەر حەزی لە پیاکوشتن نەکرد. ئینسانێکی دەوڵەتێکی بێئەخلاق. تر مردم مەجبور و لەسەر ناموسی خۆی لەسەر خاک و ئای خۆی شەڕکا و بجەنگێ. کاورا لە کەژێکا و بیاوان و لادێ و ڕووستا و ئەسکەری بە عەزاڕووی لێ زڵم و زۆری پێ کرد و بە ئەخلاقیان نەکرد و مردمیش
قبولی نەکرد سەخت و بەڵام هیچ کە سەرپێچی نەکرد لە سەختەکەی نەوەڵا بەفر و باران و زورسان و نەتە مردم گوێ نێدا نان و چای حەدی ئەوارەیە 10 نەفەر 5 نەفەر ڕوێ ماڵێکی نان و چای خوارد و ئەوە ژیانی و کەسیش مانگ نێ و بێژە بەخوا نانمانە یا چایمانە کەسێک تەجەمولات نە و هەرایان و نانێکی وشکیش بێ هەر بیخۆین زندگیان نەکرد شەوانە تقریبەن شەوانە 10-12 ساعات وە شەو بە پێ ئەڕوین لەناو بەفر و بارانە ئێلی ئەو ئەرتەشی بەحساس شەڕیان نەکرد بەخەرمان توێ هەواوەی لێ لوا هجوومێکیان بۆ هاوردین جاش و جێیش خلاصە موفق نەون محاسرەی مەخەڕەکانمان بگرن و بیگرن ئەلحەمدولیلا خۆمان موفق بووین و دوای ئەوە موفق بووین بعدەنەوەی لە ئێوارەیەکە تەقریرمان بۆ هاو وتیان دەگەر سەر نەکەون خۆتان نەکەنار ئێمشەو چواردەوتان ئەگیرێت لە شنوورە لە سەعات 3 شەو تەخە بەرپا بوو جێش و جاش هجوومیان هەڵدە سەرمان خلاصە من بە 4 کەسەوە لە ڕووی هەواوێلوم شوێن فرە خەتەرناک و بەڵام باقییان لە ڕووی تاوێڕە و بڵێن دیارە لە شەرایطێکە کەوتینە مەحاسیرە کردمان ئەو بەر بۆ کوێ بۆ نارنجەڵە و پیارە ئەو بینە لێ چەند شەوێ ماین و ئەمجاتا قووە لە منتەقەی بەمۆ هاو مەلازم ساڵە هاو مەلازم ساڵە پێداوی بەرزانی و بەڵێ هجوومات بکەن پێشمەرگە 400-500 نەفەر جەم بوو و حەمەشەمیارانی و جەلال لاورانی و کەریمی عەبەی خاسێ و تەقریبەن دەوری دوو هجوومێکمان کرد موفق نەبووین بووە سیامین هجووممان کرد چەند پێشمەرگەیەکیشمان شەهید بوو لوا کاتێ یاوارەت دێروەختی کرد جەماعەتێک لە بەرم و ئاوە لە ئاوێکەوە سەیرەکەم خەریک لە ڕێگایان لێگرن ئاوا کەوتمە سەری بەسەکەی فەوری 11 فشەکە بخسە ناو فەنەکەی و دانمە بەری فەنان وتم بەشکم ئەوان بزان بگەڕێنەوە هەر لە لاکای کۆکم زانی چه شەڕەخە لێرانوە هاو لەتیف خاور ژن بەرای عەبدولوهاب وی زانی ئەم چاومە هەر نەماکە یعنی ئاوا هاتە بەری نەزەری وە ئاواومە وڵاتە فڕی نەخەوان و کەمی نەخەوان منیان گۆڕا هەر نەوای بوو ئەمانە بەستم تر ئەو شەوگایندی ناکرماشان گەهێتینیانە کرماشان و خۆلاسەی کەلام پارتمانی منیان کرد و هەنەوای بوویەوە تر منیان لەبەر ئەم چاومە و ئەم گوێشکەمە پەردەی تەقی و ناردمێنە تاڕان باوکم کابراایکی زەحمەتکێش بووە لە ژیانیان بەڕاستی سەختی و مەشەقەت و نەهامەتی زۆری بینیوە من ئەو کاتێک کە ئەقلم گرت و فام کرد و باوکم بیرەوەرەکانی خۆی بۆ من باسە کرد و کەس چۆن ژیاوە چی کردووە و لە ژیانیا زۆربەی گەنجێتی خۆی لە چ ڕێگەیکا بەڕێ کردووە و چۆن بەڕێی کردووە و چی کردووە هەمووی کۆ بووەتەوە سەر مدەی تەقریبەن 12 بۆ 13 ساڵ خەبات و شۆڕشی لە پێناوی کوردایەتی کردووە دیفاعی لە خاک و ئاو وەتەن کردووە ئەمانە وەکو یەکێکە لە شانازیەکانی ژیانی بنەماڵەی ئێمە ئەتوانین بۆ مێژووی خۆمان و بۆ نەوەکانی خۆمانی نەخڵی بکەین زۆر بە شانازیشەوە بیگێڕینەوە خاوەنی مێژوویەکی پاک و جوان و بێگەرد و ڕابردوویەکی زۆر جوانە ئێمە افتخارەکەین بە ئاوا باوکێکمان هەیە ئاوا باوکێکمان بووە کە ڕۆژانی گەنجێتی و جوانێتی خۆی لە پێناوی خاک و ئاو نیشتیمان و نەتەوەکەی سەرف کردووە من خۆم ڕۆژێ بوو باوکم باوکە ئێوە پێشمەرگە بوون بۆ نمونە مانگانە موچەی مەعاشێ ئەوت ڕۆڵە جا خۆی ئێمە پێشمەرگایەتیمانە کرد بۆ پارە و بۆ موچە و مەعاش نەمانە کرد ئێمە پێشمەرگایەتیمانە کرد بۆ خاک و ئاو وەتەنەمان و با جیلی دوا ڕۆژی سراحەت بکات لە دوای ئێمە نەگوەکو ئێمە خۆمانی سراحەت بکەین پێشمەرگە خۆی
لێدا بە کوشت و شەهید دەبوو لە پێناوی میلەت و لە پێناوی خاک و ئاویا. ئێمە بۆ پارە و بۆ گیرفان و بۆ داهات شۆڕشمان نەکرد، ئێمە شۆڕشمان لە پێناوی خاک و ئاو نیشتیمانە کرد، شۆڕشمان بۆ کرد جیلی دوای خۆمان نەوەکانی ئێمە بە سەربەرزی و بە ئازادی و بە خۆشی بژین. ئەم پێشمەرگە دێرینە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول ژیانی هاوسەری پێک دێنێت و بەهۆی برینداربوونیەوە دەچێتەوە ڕۆژهەڵات. بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی شۆڕشی گوڵان دیسان ڕوو لە باشوور دەکاتەوە تا چیمیاباران و شەیدبوونی هەڵەبجە لەو شارە دەمێنێتەوە. ڕووناک تۆفیق هاوژینی محەممەد پاڵپشت و پەنە و پەسێوی ڕۆژانی تنگانە و سەخڵەتی هاوسەرەکەی بۆ وەک دابی ژنی کورد تەوار ئاسا پشتیوانەی لێکردووە و ئێستاش سەربەرزەبەوەی هاوسەری پێشمەرگەیەکی کوردستانە. شەڕدەمیدە ینی ئێمە ئالێراینە ئالەم لادیاینە ئیدریس 6 مانگی و ئیدریسمەوە بەرەوە دەمەش بێشکەکەم هەڵگرە و ئیدریسەوە بێشکەکەەوە 6 مانگیەوە بێشکەکەەوە بەخوا تا گوایی سیروان کۆڵۆ کردنگمە شەو وە کۆڵۆ بێشکەکەم بڕکرد لەوێ لە گوێ ئەو ئیدریسان خستکە ناو تۆشەوەڕێ و کردیانە ئەو بەرەو لەوێ بێشکەکەم کردوە کۆڵەوە تاکی نێ سازان لە سازان لەوێ نیاگینە ناو سیارە بردگینیانە ئوردوگایە کە پیانەوە ئوردوگای عەنە جێ دەوری ساڵشتە لە ئوردوگای عەناواوین تر تا دوایی تەوزیعیان کردوونەوە شارەکانەوە و دێهاتەکانەوە لە زەمەقی مای نۆ تا کاتێ سەدام هجومی کرد و چیمیای بارانی کردین و دەستی مناڵەکان مەنگرد بەخۆ پێخاوز ئاوا ماڵمانە ئاوا جێڵا لەگرا ئاوا جێمانێڵا لەوێشەوە کاتی هاتینەوە بەخۆ مناڵەکان پێڵاونەوە لە پیانە دەستی مناڵەکانم گرت ئێلی باوکیانە کە هاتینەوە بە ئێرە فرەوە سەختی لێمان گوزەریا 8 ساڵ 7 ساڵ کەم نییە مناڵ و وردوێ و کریانی شینویت و ماڵی خۆت نەوێ و زیندەگیەک و خۆت نەوێت بیچەرخێنیت و پیاگرت نەخۆش و بە گوێی سەنگی بوو کە پێکیا و ئەزیەتی بوو نێتوانیەوە سوورەتە ئیش بکە ئیشەکەی چێکرد ئەڕوێ دەر ئیشێ بکە نایەنە داپی هیچیان پێ نێدا حال لەعزە منتەزیر و بەری دەرگای پێ بەگر ئەوی ناوێ لەگەڵ چون حکوومەتی بەحث بەخۆوە چێوباتون ئەکەوتە ناو ماڵ و مناڵ و ژن و ئەزیەتێک کردن و ئەوێشێ بارکەم بە ڕوومادێ بەخۆ ماڵمان جێڵاکە خۆمان مەقایم کرد ڕگنە لە دێهات خۆمان مەقایم کرد لەبەر ئەمە بارمانەکا بە ڕوومادێ لەبەر ئەمە نام مەهان و مەحەرەمە هاتێ و نام چی هاتێ و ئەها دێوە دێکردەوە شوونیە مردمە ئەرە وەڵام مردمیەک جەزر و فەلاقەیە کرد و ئەزیەتیە کرد و ملەتی کوردی هەر نایوە دوو چاو نەیوێنە هەرەوی چاوم پێی نەکەوێ هەر نەیوێنم بەرە وەڵام سەدام فرە خراو وا خرای بۆ بکەوە بۆی کرد تەواو ئەم مردمێ بەو بەخت کرد ئەم هەمگە کوردی داوە کوشت ئەم هەمگە پێشمەرگەی ئاوارە کرد خۆ ئاوارەی کردوە وا کردی وا هەروەی پێ بکەوە پێی کرد پێشمەرگە پیا بوو فەرعەناکی کەوتو ناو مردم مساحەتی بۆ کریا قەوری مردمیە گرت هاتنەوە دەمی مردمەوە کۆمەکیانە کردەوە مردم پێشمەرگە فرە باش و فرە منە ئفتخارم پێ کرد کە بووە پێشمەرگ ئەرەوەڵا شانازیم پێوەیە کردە بووە بە پێشمەرگ ئائیسەیشە شانازی پێوەکەم وەڵا قسای پێشمەرگەوە مردم ئایساوە جۆرە دەمیێڕاس دوای ئەم بریدارانە و دوای ئەم مەرحەڵانە هاتمەوە بۆ هێزی خەبات چوومە خزمەتی کاک عەبدوڕشی خۆلاسەی کەلام سڵاودا خزمەتی و دەستم شتاخێکمان کرد و وتی کاکی پێشمەرگەتر بێ ئەوەی هیچکە پێچی بێژێ وتی چاک بووی تۆ ئەلحەمدوللا باشی زایاربەنی تۆزە باشم دەست پێی داوتی وتمە فیشەکە فڵانە کەزوە بەرجە بچیەکەی بۆ پیشمەرگە بۆ پێشمێت فەنێکی خاصی ئەڵمانی لە
لەگەڵ 100% وەفشەلاق و تایۆری بێڕۆ ئەی دوای ئەوتی هاوری بەستم و وتی چاکەوتم باشە الحەمدوللا وتی ئیسا کاکی پێشمەرگە نیازی چییە وتم هەرچی جەناب و بەفەرمێ و وا ئەکەم ئێمە ئەسکەری کوردستانین و کاک عەبدوڵڵا فرە پێخۆش و بەرنامەکەی منم قسانمە کرد و هەتا کاک نەوری هەورامیش لۆوە ئاوا پاڕی داوە دیوارێک و فرە تەعەجیبی لێ هاو کاک عەبدوڵڵا و لێ منە محیبەتی بوو دوای ئەوە وتی کاکی پێشمەرگە پێم خۆشە بچن لای حەسەن بەگی مەحمووبەک و پیاوی چاکە احترامیشتان دەگرێ وڵای چوونە خزمەتی زۆر پێ خۆشحاڵ بوو خێرات و خۆشحاڵبوونی کردنی و تر لەگەڵ خۆش شەخسی خۆم لەگەڵ براکانی خۆیان فەرقی نەیەخستم تا زەمانێ دەی یاواش لە 11 ئازارە مەفەوازات هاتە پێشوو تا ئاوا دایم ئامادەگی باشمان بوو تا زەمانێ مەفەوازات بوو وەختێکیش مەفەوازات بوو جەماعەتێکیان کردووە قووەی دەرەک جەماعەتێکیشمان حرەسی دەرو و حەزی دەرو بەسەر حدودەکان یعنی محافەزەی هەموو ناوخۆ و دەرو وەکو منتەقەی شارەزود دۆست دژمن یعنی دژمن ئیسفادە نەکات لە ناکەیەکە تا خۆلاسەی کەلام ئێمە دووبارە دوای ئەم 11 ئازارە تەواو بوو 4 ساڵە دووبارە شەڕ هەرسەوە و ئەحمەد حەسەن بەکر مادەکانی نەرێژێری و قبوڵی نەکرد و شەڕ شوری کردووە و هێمەش چەند بارەها تێب هەڵیان نوژین و هەڵیانەکردن لە زۆزگ و سەرتیز و گەری مەراغا و بێشە و ئەمانە مەسەلەی مقاوماتمان نەکرد لەگەڵ جێیشە لە شەوە لە ڕۆژە هجوماتمان نەکرد محەممەدی سەیبارام لە ژیانی پێشمەرگایەتیدا زۆر جار بۆ ڕاپەڕاندنی هەرکەکانی نێردراوە بۆ ناوچە و مەڵبەندە جۆربەجۆرەکانی کوردستان لە شەڕی سەرتیزدا جارێکی تر بە سەختی بریندار دەبێت و ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە دەمێنێتەوە دواتر کە نسکۆی شۆڕش بەسەردا دێت و ئەمانیش دەچنەوە و لە ئۆردوگای شاری ڕوانسەری سەر بە پارێزگای کرماشان دەگیرسێنەوە بەڵام کاتێک شنەی شۆڕش هەڵدەکاتەوە سەرڕای باری خراپی جەستەی دیسان بە خاو خەزانەوە دێتەوە باشوور هەم خۆم هەم منداڵەکانی دیکەی هەم نزیکانێک کە بە سەڵەن باوکم دەناسن واقعان هەمویان شانازی پێوە دەکەن افتخاری پێوە دەکەن چون بۆ گەلەکەی خۆی کردووە و کارە بۆ ملەتی خۆی کردوێتی و کارە دفاعی کردووە لە حەقی ملەتی خۆی لە خاک و ئاوی ملەتی خۆی واقعان جێگەی شانازی جێگەی افتخارە بۆ ئێمە و هەمیشە هەر لەحزە بیری دەکەمەوە لە شوێنێکە لە جەمایکادا دەنیشم بەحسیەتە نییە و من بە افتخارەوە باسی باوکم دەکەم دەڵێم ئەوجی دەورەی جوانی و ئەوجی دەورەیە کە دەبێت زندگی بکردایە خۆش باە جوانی بکردایە و لە نێو پێشمەرگا لە کەژوکیەوە گوزەراندوێتی واقعانەوە جێگەی شانازیە بۆ ئێمە جێگەی افتخارە مەسا ئاسایشێکە ئێستا دەبینی لە کوردستانە کوردستانی عێراقا هەڵە کارمانێ بازە مەسایل دێتە پێشێ مەسەلەن ئەوانەش موقەتینەوە ئاسایشە واقعان مدیونی ئەوانین مدیونی ئەو پێشمەرگانەی کە ئەو دەورە بدونە نان بدونە ئاو ڕۆژهای ڕۆژ بە کەژوکیەوە بوونە مەسەن تەحتی محاسرە بوونە لەگەڵ ڕژیمێکی وەکو ڕژیمی باسی عێراقێ بوو ڕژیمێکی زۆر کەسی بوو بەو شیوەیە شەڕیان کردووە و زەحمەتیان کێشاوە واقعان افتخاری پێ دەکەم مای شانازی ئێمەیە لەو کاتێک کە فام کرد و عەقڵمان گرت باوکم خۆی باسیە کرد بۆمان کە چۆن ڕۆشتووە بۆ
لەگەڵ ڕژێمی باس و شەڕی کردووە و چۆن زەخمی بووە و خەباتێکی زۆری کردووە بۆ مافی گەلی کورد لە دژی ڕژێمی باس. مای افتخارە بۆم کە باوکم لەو هەموو ساڵە خەباتی کردووە بۆ دفاع لە ئاو خاکی خۆمان و وەتەنی خۆمان. زمانی ئێمە تێکۆشێن بۆ خاک و ئاو وەتەن ئاوە لێ دێهاتەکانە جەولەمانە کرد و تەوزیحن لە ماڵانە مردم فەقیر و ئاوا مسفرە خوانیە نەو بەڕازێتەوە نانێکی ئاوا فەقیر و پتێکی هەتا نانی گوێین و ئەو زروفە مردم زەحمەتێک کێشا و فەلاحەتیە کرد و وەختی وا بوو لە بەعزە شوێنانە ئەوە نەعیلاجینەوەیە نانەکە نوێ خورەوەنە ئاوا جۆرێک و شەوگارنی وە شەو کەوتمە ماڵێکی وتیانە کاکە گیان بێ ئەوەی نەوێ هەنگین و ڕۆنمان هەیە حەزی لێ ئاکەی شێتی وامانە نییە کاکە گیان خوا نێوڕە لەوە باشتر هەن نییە شێکی حەکیم و تەبیعیە جوانە بۆ ئیسان خوا نێوڕێ خۆن لەوە باشترە و نیعمەتە پێیاوێت هەچی هەز نانە ئاوە مەسەلەیە نییە پیا هات بیخوات و سەر بنێتۆ لە دڵتان لە خۆتان تەسەوڕ نەکا بێژی من ئاوانەوە حەیسانێکم چاوم بۆ برنج و گۆشتی بنوارێت. کاک محەممەد شادمانە بەو خزمەتەی بەگەلەوە نیشتیمانی کردو و بیرەوەریەکانی شۆڕش هاودەمی شەو ڕۆژی ئەوەن. ئەو بیرەوەریانەی کە بوونەتە حەکایەتێک تا بە مەبەستی پەرۆدەکردنی ڕۆڵەکانی بە ڕۆحێکی کوردانە بۆیان بجێڕێتەوە. وەکو ئێمە چۆن حەول و تەخاڵاماندا چەند وەختێ زەحمەتمان کێشا و برسی و تینگی و وەنانە ڕەخە و وەبوون و نەونی و بۆ ئەو حەولمانداگە خۆمان لە ژێری مستەمی بێگانە بینە دەر بۆ حەقی خۆمان بگەین هەموو ئیدارە و توانە و ئیمکاناتێ لە دەستی خۆمانە نەک بڕین سڵاوی بێگانە بکەین. ئەبێ وەکو هێمە چۆن ئەو ساتە خاڵاماداگە ئەو جوانان شەشێ حەول بن دەوای مافی و حەقی خۆیان بکەن و مقامی خۆیان بگەن و بۆ مافی حەقی ملەتی کورد بۆ ژیانی ئاخری پاشە ڕۆژمان یانی و حەق و مافی خۆمان بگەین لە ژێردەستی دەسەڵاتی بێگانە نەمێنین و خۆمان حکومەتێکی مقەڕاتین و هەموو دەسەڵات و ئیمکاناتێ لە دەستی خۆمانە ئیستیقلال بگرین و نەک لە ژێر دەسەڵاتی بێگانەی.